أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا. إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها. إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها. فإذا جاء وعد الآخرة ليسوءوا
وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا. صدق الله العظيم. وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە کاتێکتان باش، ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتتان قبوڵ، ئینشاء الله بەدەستی پڕ بە دڵی پڕ لە نور و بە خەیر و بەرەکەت و بە ئیحسان و بە چاکەوە، بە ڕۆژوو بە شەو نوێژ و بە تەراویح و بەدەستی دەست دوعاوە ئینشاء الله بەرە و خوای پەروەردگار و سەحیفەی ئەعمالی پڕاوپڕ لە جوانی ئینشاء الله. داواکارم لە خوای تەعالا ڕۆژووی ئەم مانگەمان لێ قبوڵ بکە، هەروەها لە بارەگای خۆی ئەپارڕێمەوە ئینشاء الله. ئەوەی پێویستی بە دوعای خێرە، هەر کەسێک لە تەنگەژیەکایە، لە ناخۆشیەکایە، هەر کەسێک نەخۆشە خوای گەورە شیفای عاجیلی بۆ بنێرێ، ئەوەی دوورە لە کەسوکاری خوای گەورە بە کەسوکاری شاد بکاتەوە ئینشاء الله. هەر کەسێکیش لێرەوە پێویستی بە دوعایە، دەست بەرزەکەینەوە لە بارەگای خوای پەروەردگار، ئەڵێن خوای جان بە گوێرەی دڵی ئەو بینەرەمان بکەی کە ئێستا دانیشتووە بەرامبەر بەرنامەی سەدای زێڕین و داواکارە لێت و لێ دەپاڕێتەوە، تۆش دوعاکەی لێ قبوڵ بکەی. خۆشەویستان و بەڕێزان، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتتان ئەگەمەوە. هەڵبەتە ئەمڕۆ هاتووینەتە شاری هەڵەبجەی خۆشەویست، شارێک پڕاوپڕ لە جوانی، شاری مۆنومێنتە جوانەکە، شاری شەهیدان و خۆشەویستان و ئازیزانمان، شارێک کە هەرگیز لە یاد ناکرێت و لەبیر ناکرێ، کە هەمیشە لە دڵا شیرین و ئازیزە. دیارە ئێمە زۆربەی هەرە زۆری شار و ناوچەکانی هەرێمی کوردستانمان بەسەر کردووەتەوە لەم بەرنامەیە، لەوانە شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە، هەروەها شاری کەرکووک کە بە دڵی کوردستان ناسراوە، دواتر ڕانیە و چەمچەماڵ و هەڵەبجە و خودی شاری سلێمانی و هەموو شوێنەکانمان بەسەر کردووەتەوە و تیشکمان خستووەتە سەر کۆمەڵێک قورئان خوێنی بەناوبانگ و دەنگخۆش و سەدای زێڕین کە بە خۆشحاڵیەوە لە بەرنامەکەمانە بە ئێوەی عزیزیان ناسێنین. ئەمڕۆژ میوانێکی عزیزمان لەگەڵە لە شاری هەڵەبجەوە لە خزمەتان نین، مامۆستای زۆر بەڕێز و قورئان خوێنی دەنگخۆش مامۆستا ڕێباز، پێکەوە دەیناسێنین بە خزمەتان ئینشاء الله. مامۆستا ڕێباز، سەلامی خواتان لێبێ. سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخسان لە بەرنامەی سەدای زێڕین. عليك السلام ورحمة الله وبركاته. بسم الله والحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد صلى الله عليه وسلم. دەست خۆشین بەرنامەتان لێکم، مامۆستای بەڕێزی خوا بەخێر بن سەرسەر و سەرچاو، دەست خۆشی لەسەر جەم کارمەندەکانی کەناڵی پەیامی خۆشەویستەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. لە خوای گەورە داواکارم ئەم ڕەمەزانە بکاتم مای هەڵوەرینی هەموو گوناهەکانمان و قبوڵبوونی هەموو دوعا و پارانە و ڕۆژوەکانمان. الله ئامین ئینشاء الله. مامۆستا ڕێباز چێیە، لە دایکبووی شوێیە و لە کێوە دەستی کردو بە قورئان خوێندن؟ من ناوم ڕێباز ڕێبوار حەمە ئەمین، دانیشتی شاری هەڵەبجەی شەهیدم، موالیدم ساڵی 1990 سەرجەم قۆناغەکانی خوێندنم تەواو کردووە، کۆلێژی پەروەردەی وەرزشم لە سلێمانی تەواو کردووە. هەر لە سەرەتای مناڵیمە وەکو قورئان خوێن بەڕێزەکانی تر ئارزوی قورئان خوێندنم تیا بووە، حەزی قورئان خوێندنم تیا بووە، حەزم کردووە ڕۆژگارێک منیش وەکو قورئان خوێنانە خزمەت بە دینی ئیسلام بکەم و بە دەنگی خۆم
ئەو قورآانە بگەێنم بە گوێ ئەو خۆشەویستانەیە. ڕاستەکەی من هەر لە سەرتا بەردەوامی هەبوو، بەڵامی ترۆکو زیاتر چوونە ناو ئەو ئەرکە پیرۆزەوە لە سەرەتای سین قۆناغی ناوەندی بوو. دەسم پێ کرد و کەم دەسم پێ کرد ئەو کاتە زیاتر زۆر گوێم بۆ قورئان خوێندنە سەعەد غامدی دەکرد. ئیتر زیاتر ئەوە بوو هۆکاری ئەوەی زۆر حەزم لە قورئان خوێندن بێت و عاشقی قورئان بم. وەکو بە شێوەیەکی زیاتر بچمە ناوی ئەوە بوو لە کۆتایی ساڵی 2015 بوو لە خولێکی دکتۆر کۆچەر مامۆستای بەڕێزم ڕێزوڵام هەیە بووی ئاوازەکانی قورئان فێر بووم. ئیتر لەو کاتەوە بەردەوامە. لە خانەوادەی بەڕێستان کێ قورئان خوێنە، کێ سەوتی خۆشە، کێ پاڵپشتی کردووی بۆ ئەم بوارە جوانە؟ ڕاستەکەی لە عایلەی خۆمانە کەسی تیانە وەکو قورئان خوێندن، بەڵامی تر وەکو ئەوەی خۆم زۆر حەزم لێ بۆ زانیمە ئەو ڕێگەی کە گرتومەتە بەر ڕێگەیەکە ڕێگەی سەربەرزیە. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە ئینسانەکان هەندێکیان بە قورئان نزم دەکاتەوە، هەندێکیشیان بە قورئان بەرز دەکاتەوە. لەبەر ئەوە من دڵنیا بووم لەو کاری کە خۆم ئەیکەم و ئەو خۆشەویستەی کە هەمە ناو خەڵکیەوە ئەو ڕێز و حورمەتی هەمە هی خۆ منێ هەموو هینێ و قورئانەیە. الحەمدولله فەزلی خوایە. دەخوا بەزە. باسی ئەوەت کرد کە سەرسامی بە شێخ سەعەد غامدی چی وای لێ کردووی کە سەرسامی بۆ قاری ئەوە ڕێزە؟ ڕاستەکەی خۆی هەموو ئینسانێک تەبیعەتێکی هەموو ئینسانێک حەزێکی بۆ شتێک هەیە، ینی مەرج نییە هەر ئینسان و حەز لە دەنگە بکات. ئەگەر بێت و هەر ئینسان حەز لە دەنگە بکات قورئان خوێنەکانی ئەوانی ترش دەبێت وەلاو بنین. لەبەرەوە من زیاتر حەزم لە دەنگی سەعەد غامدی کرد بە حوکمی ئەوەی دەنگێکی ئارامی هەیە، دەنگێکی یعنی بەڕاستی ڕاتی کێشە بۆ لای خۆی زۆر کاریگەرە بەڕاستی. ئەتوانی تەقلیدیمان بۆ بکەیتەوە؟ پێم وتراوە کە گوایە هەم تەقلیدی سەوتەکەی ئەەکەیتەوە هەم تەفسیرەکەی جوان ئەخوێنی. بەڵێ بەڵێ ئینشاءالله. بینرانی بەڕێز و خۆشەویست، گوێبیستی مامۆستا ئەبین کە تەقلیدی شێخ سەعەد غامدیمان بۆ ئەکاتەوە لەگەڵ تەفسیری قورئانە لە هەمان کاتە با گوێبیستی مامۆستا بین. بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای بەخشندە و میهرەبان، بناوی ئەو خدایی کانگای سۆز و ڕەحمەتە. ألف لام ميم صاد. چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون، ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسێکدا نیە کتێبێکی ئاوا بێ وێنەدا بنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گروهی ئادەمی زاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە، زانەکان لە هەندێکی دواون و هەندێکی تریشی وتویانە هەر خوددا خۆی شارەزایە بنهێنێ و پیتانە. كتاب أنزل إليك فلا يكن في صدرك حرج منه لتنذر به وذكرى للمؤمنين. ئەم قورئانە کتێبێک بۆت هێنراوەتە خوارەوە کەوا بوو با بە سەغڵەتی لە دڵ و دەروونتان نەبێت لە گەیاندنیدا بۆ ئەوەی خەڵکی پێبێدار بکەیتەوە، هەروەها یاداوەریشە بۆ ئیمانداران. اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون. خەڵکینە شوێنێ و بەرنامێ بکەون کە لەلایەن پەروەردگارتانەوە بۆتان هێنراوەتە خوارەوە، جگە لەو زاتە شوێنی هیچ پشتیوان و خۆشەویستێکی تر مەکەون، کەم یاداوەری و پند وەرگرن و بیرکەنەوە. صدق الله العظيم. ما شاء الله ما شاء الله. ئەحسەنت. زۆر ئەدایەکی جوان، سەدایەکی زێڕین. توانیت بەڕاستی تەقلیدی ئەو بکەیتەوە و لە هەمان کاتا تەفسیرێکی زۆر جوان. هیچ شتێکت تۆمار نەکردووە لەم بابەتە بۆی بخەیتە خزمەتی خەڵکی؟ وڵای ڕاستەکەی مامۆستا گیان شتێکی وام تۆمار نەکردووە، ینی بڵێ کەسێکی وان نییە، ینی دەزەرا کێشێ بڵێ با ئەو شتم یارمەتی بم ئەو شتە بکەین، ینی لەم لە سەردەمێکا دەبێ هەربێ خۆ هەوڵ بێ، ینی خۆش تاق ناتوانانی فرێ ناکەوی فرێ ئەمە هەموو شتە. ئەرەوەڵا
کەس پێ نەوت. جگە لە شێخ سعد غامدی کە سەدایەکی خۆش و زێڕینی هەیە، چی قاریەکی تر سەرنجی ڕاکێشاوی کاتێکە قورئان ئەخوێنێ؟ ڕاستەکەی من لە 2015ەوە گوێ لە شاحات محەممەد ئەنوەرەگرم وەکو قاریئیشی نێودەوڵەتی میسری. بەڵێ لە تەرتیلەکان هەرگوێ لە سعد غامدی ئەگری؟ تەرتیلەکان بڵێ. نەتوانیوە تەقلیدی هیچ قاریئیشکە بکەیتەوە لەو بوارە؟ وەڵڵاهی ڕاستەکەی نەوەڵام نەمیستەوە، بەڵام زیاتر خۆم حەزەکەم شێوازێک بۆ خۆم دابنێم. کو بڵێ هەمان ڕیتمی سعد غامدی بەڵام خۆم دەستکاریم کردووە. ڕاستە ڕاستە. لە قێرائی عێراقی زیاتر بڵێن شارەزاییت هەیە یاخود میسری وەکو مەقامات زیاتر بە حکمی ئەوەی بە حکمی زیاتر خۆم داوەتە تیلاوەی میسریەوە، ینی کو بڵێ لە عێراقیەکە باش نیم، زیاتر لە تەرتیل و مسرەکە باش. جوانە. لە شاری هەڵەبجە قاری هەیە بڵێن قاریئی بەناوبانگ و سەدای خۆش و زێڕین؟ وەڵڵاهی مامۆستا گیان لە هەڵەبجە تەنها من هەم لەگەڵ مامۆستا گۆران ئەوەی تەقلیدی منشاویەکاتەوە شێخ منشاوی وەکو بە شێوەیەکی دیاریکرا و دەرکەوت و زیاتر ئەرە و دوانە هەین، بەڵام کەسی تر هەیە. لەوانەیە هەندێک بەهرە هەبێت تا ئێستا شاراوە بێ ڕەنگە دەرفەتی بۆ نەڕەخسا بێتە پێشەوە، یان سەوتێکی خۆشی هەبێ نەیتوانی بێ ئیجازە بەدەست بهێنێ بۆی بیخوێنێت، تەجویدی باش نەبێ. من هەمیشە لە بەرنامەکانمە ئاماژەم بە خاڵێکی زۆر گرنگ و جەوهەری کردووە، ئەویش ئەوەیە ئەم سەوتە نیعمەتێکە خوای گەورەی بەخشێ بە ئینسانەکان. جاجاری وا هەیە ئینسان بۆ خۆی دوو وەکو تەرازویەک وایە، لایەکیان قورسە و لایەکیان بەڕاستی سووکە. ئەو لای کە قورسە زۆرتر ئەوانە ئەبینین کە باخیان بە قورئان داوە و بە بانگبێژی داوە، پێشنوێژیان کردووە، واتە لە سلکە دینی و ئاینەکە نەترازاون. ئەم تەرازویان باری ئەم تەرازویان زۆر قورس و جوانە، ئەوی تریان زۆر بەداخەوە مەخابن کە سووکە و هیچ بایەخێکی نییە و هەمیشە بە چاوێکی کەم و بچووک سیر ئەکرێ. ئەویش ئەوانن کە لەگەڵ ڕێزم هەڵباتە بۆ ئەو چینەی تریش خۆیان داوەتە گۆرانی و کۆمەڵێک بابەتی غەیرە شەرعی، واتە دوور لەم ئاینە پیرۆزەی ئیسلام کە ئەمرمان پێکە سەوت خۆشی نیعمەتێکی خوایە لە کاری باشە بەکاربێنرێ باشە، واتە نیعمەتێکە و ئینسان ئەتوانێت بۆ خۆی بەکاربێنێ. لێرەوە دەنگ بەرزەکەینەوە و سەدامانەگەێنین بۆ خۆشەویستانی کە سەوتیان خۆشە، پێیان خۆشە لە بواری قورئان خوێنی و بانگبێژیە خەرجیکەن. ئێمە هەمیشە لەم بەرنامەیە لە خزمەتیان نین و لە سەنتەرەکانمان ئامادەین لە خزمەتیان نابین. بە نمونەی سەنتەری حکمە و سەنتەری ئیقرە و کۆمەڵێک سەنتەری جیاوازمان هەیە لە بواری قورئان و فێرکردنی قورئان و لەبەرکردنی قورئان، ئەوە دەرگامان واڵایە و چیە پێی خۆشە لە خزمەتی. کەوابێ نازانم من کاتی ناوبڕم هاتووە یان نا، ئەگەر کاتی ناوبڕم هاتبێت دوای ناوبڕەکە دەینەوە بەلای بینەرانە بۆ ئەوەی ئەمجا قێرائی میسریان پێ بڵین چۆنیە. خۆشەویستانم چینە لای ناوبڕێک و دواتر دەینەوە خزمەتە. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانی بەرنامەی سەدای زێڕین، هاتینەوە خزمەتتان بۆ تەواوکردنی ئەو بەشەی کە ماوە لە بەرنامەکەتان. دەچینە لای مامۆستای بەڕێز و بابزانین تابع و تۆنی میسری چۆنیە لە قورئان خوێندن و هەندێک لە قورئانی پیرۆز لە سوورەتی موئمنونمان بۆ ئەخوێنێ. نازانم تەقلیدی قاریەکی معەیەن ئەکا یا خودنا لەسەر شێوازی مەدرسەی شەحات، لەسەر شێوازی مەدرسەی شەحات. شێخ شەحات قاریەکی مسریە، شێخ محەممەد شەحات بەناوبانگە و کوڕێکی هەیە ئێستا بە ناوی شێخ مەحموود محەممەد شەحات کە قاریەکی بەڕاستی سەدایەکی زێڕینی هەیە و هیواداری ئینشاءڵڵا جەنابی مامۆستاش سەرکەوتو موفق بێ لە تەقلیدەکەی ئینشاءڵڵا. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم ومن يدع مع الله إلها آخر لا برهان له به فإنما حسابه عند ربه إنه لا يفلح الكافرون ومن يدع مع الله إلها آخر لا برهان له به فإنما حسابه عند ربه إنه لا يفلح الكافرون وقل رب اغفر وارحم وأنت خير الراحمين بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثا فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون والسابقون السابقون
ثلة من الأولين وقليل من الآخرين صدق الله العظيم. ما شاء الله مامۆستا گیان دەست و چاوت خۆش بێ خۆی گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله. مامۆستا ئێمە هێواش بەرەو کۆتایی ئەڵقەی بەرنامەکەمان ئەڕۆین. پێم خۆش بوو بپرسم زانم لە ڕووی مەحافل و مسابقاتەوە جەنابەت لە چه ئاستێکا بەشداریت کردووە و لە چی شارێک وڵاتێک بەشداری مەحافل و مسابقاتت کردووە؟ ڕاستەکەی لە محافلەکانە زۆر بەشداریم کردووە. لە فستیڤاڵی نورا 2 ساڵ بەشداریم کرد لە پێش مسابقەیەکی بۆ شاری بەختە بوو بۆ خوێندنی شێوازی عێراقی بوو. لێوە بەشداریم کرد لە فستیڤاڵی دانێکیان لە هەڵەبجا کرا ڕاستەکەی نامی فستیڤاڵی نامی لەوەشا بەشداریم کرد. چەند جارێک لە ڕەمەزانە لە توێشی ڕەمەزانە لە بەشداریم کردووە. ئەوزانم پێرار بوو لەگەڵ برادرانی سلێمانیە چوون بۆ نەجەف لە بەشداریمان کرد بۆ لە شێوازی میسریە. ڕاستەکەی هەر ئەوانم لەبیرەیە. ئێمە ئێستا خۆشەویستانم دیارە لە مزگەوتی مەحوی دانیشتوین. ماڵی هەموو لایەک ئاوا بێ بە تایبەت سەرپەرشتیارانی مزگەوت کە دەرگای مزگەوتیان بۆ ئاڵا کردوین و سوپاسیان ئەەکەین و خۆی گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله. مامۆستا جەنابەت لێرە پێشنوێژی ئەەکەی بانگ ئەفەرمووی لە مزگەوتە یاخود لە مزگەوتێکی تری؟ ڕاستەکەی بە حکومێەوەی مزگەوتە لە ماڵی خۆمانەوە دوورە لە شوێنێکتر پێشنوێژیەکە مامۆستا گیان. شێوازی پێشنوێژی خۆت لە مزگەوتێکی ترا بە تابعی خۆتە بە سروشتی خۆت نوێژەکەکە یاخود بە تەخلیت؟ مامۆستا گیانەکو پێشتریش پێم وتی لە زۆ بەتەمام لە زۆ خەریکم ئەمەوێت لەو قاڵبەی سەعەت غامدی بێمە دەرەوە بە شێوازێکی جیاوازتر، ینی لەسەر سەعوەکو بە شێوازی سەعەت غامدی بەڵام دەستکاری کراوی، ینی خۆم دەستکاری یەکەم ئەمێ شێوازێکتر دروستکەم بۆ شێوازە ئەڕۆم. بۆ هەندێکمان بۆ ناخوێنی لەو شێوازە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. جاء ما تقريبا تواني بلي مقامي حجازة شارزای مقامت هەیە چۆن جیاوازیەکەی لە نێو مەقامەکانە؟ یعنی بۆ خۆت ئێستا بۆ نمونە ئەگەر سێ ئاەتم بۆ بخوێنی ئەتوانی لە هەر ئاەتێکا بە مەقامێک بیخوێنی بۆ نمونە؟ فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله. بەیات و ڕست و سێگا. ڕست و سێگا. بەیات و ڕست و سێگا. جوانە. دایەکی جوان بوو، دەست خۆش بێ و هیوای سەرکەوتنت بۆ خوازی مامۆستا گیان. مامۆستا حتمما شارەزایت لە بانگا هەیە. ئەو بانگانەی کە جەنابەت لە مزگەوتە ئەیدێ بەگوێی هاوڵاتیان و خۆشەویستانی شاری هەڵەبجەیە
جیاوازە بانگێکی چووناییە بەچی مەقامێک بانگە فەرمی وڵی ڕاستێکی مامۆستاگیان هەر جارە بە شێوازەیە بانگێن خۆت حەزت زیاتر بە چ بانگێکە حەزەکەن گوێی لێ بگری بەس ئێستا زیاتر من ماوەکی زۆرە بە بڵێ بانگێکی شەحاتەیە بە مەقامی سێگای خوێنێ زۆر بەلەزەتە زۆر خۆشە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ما شاء الله طيب الله أنفاسك بانگێکی زۆر زۆر خۆش بوو لە مەقتەعی پێش کۆتاییە کردن بە سەبا کردت بە سەبا طبعا بانگێک هەیە شێخ ناسر سرێحی ئەو بانگا فەرمێ سەوتیشی خۆشە اینجا بەم شێوازەیە بە من هەر پێتی بڵم شتێکی خۆشە بۆ خۆشم زۆر ئەو بانگا فەرمم جار جار حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح
بانجێک بوو تایبەت بە شێخ ناسر بانجێکە هەم حەزینە هەم زیاتر لە ناو خەڵکە باوە لە مزگەوتەکانە گوێ لێگرین. مامۆستایمە هیوادارین لەسەر ئەم ڕێچکە و ئەم بەرنامەیە بەردەوام بی ئینشاءالله. ئینشاءالله مامۆستاگیان خی گەوری یارمەتی هەموو لایەک بات لەسەر کاری خێر بەرەکەت بخاتە تەمەندەوە لەگەڵ ئێوەش مامۆستای بەڕێز دەستخۆشتان لێ. لە کۆتایی بەرنامەکەیان ئەگەر تێبینی یەک سەرنجێک شتێکت هەبێ بۆ بەرنامەی سەدای زێڕین زۆر سپاسی هەمووتانەکەم، زۆر سپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم، سەرجەم کارمەندەکانن دەست و چاوتان ماچەکەم. زۆر سپاسانە سەرکەوتوبی ئینشاءالله. لێرەوە سپاس و پێزانینم هەیە بۆ ستافە خۆشەویستەی کە لەم بەرنامەیە لەگەڵمانە ماندوو بوون. سپاسی ئێواکەم کە بینەرمان بوون. تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.